بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردە با بڕیارە سێنزەینۆ ڕۆژی چوارشەمە زەنگی ساڵی نوێی خوێندن لێ بدرێت بەڵام بەشێک لە مامۆسایان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵابجە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بڕیاریانداوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا مامۆسایان بایکۆت دەکەن و ئایا بایکۆت چارەسەرە و ئایا کێشەی موچە چۆن چارەسەر دەبێت و کێشە پەروەردەیەکانیش لە بەردەم ساڵی نوێی خوێندن و کێشە پەروەردەیانە کامانن کە لە بەردەم ساڵی نوێی خوێندن بوونیان هەیە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا عەتا ئەحمەد جێگیری سەرۆکیەتی مامۆسایان، هەروە مامۆستا جەلیل عەلی سکرتێری ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ، هەروە مامۆستا سامان عەلی ئەندامی دەستەی داکۆکی لە مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی لەسەر ناڕەزایەتی و بایکۆتی مامۆسایان دەکەین. سوپاسیان بەدەبوونتان دەکەین بەخێر بێت. لە بەستانەوە دەست پێ بکەین. سێنزەی مانگ زەنگی ساڵی نوێی خوێندن لێ درێت کە بەپێی بڕیاری فەرمی وەزارەتی پەروەردە سێنزەی مانگ دیاری کراوە. زۆر سوپاس بە ناوی خوای گەورە و میهرەبان ڕێز و سڵام بۆ سەرجەم مامۆسایان و فەرمانبەرانی خۆشەویست. بەداخەوە ئەڵێم ئێمە ئەم ساڵ قەناعەتمان وایە ساڵێکی دژوار و ناخۆش ڕوومان تێ ئەکات کە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەرپرسی یەکەم ئەزانین و هەر ڕووداوێکی نەخوازراوە بێت لە داوام نەکردن لە بایکۆتکردن بەڕاستی حکوومەت بە پرسیار و هیچ کەسی تر بەرپرسیار نییە. بەنسبەت پرسیارەکەی شەوەی قەناعەتمان وانە لە زۆربەی هەرە زۆری شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان و هەتا کۆی و ئەمانەش و دەنگۆش هەیە لە سنووری هەولێر و ئەوانش کە ژمارێکی زۆر لە مامۆسایان و فەرمانبەران ئەگەر نەڵێم هەمووی بایکۆت ئەکات چونکە لە ئەنجامی بەڕاستی ئەوەی کە ئێمە بینیمان لە ماوانەی ڕابردووە حکوومەتی هەرێم زۆر سەرسەختانە و بێباکانە بەڕاستی مامەڵە لەگەڵ فەرمانبەران و موچە خۆرانی خۆیان ئەکات لەسەر گەندەڵەکانی بەرداوامە لەسەر بندیوارەکانی بەرداوامە لەسەر بێباکی و بێخەمی بەرامبەر خەڵکی خۆی ئەوەی حەزەکە عەزیەتیان بە زەری بێ و باجیان لەسەر زیادکە پارەیان لێ بسێنێ ئەوە لە خەمی ئەوانێ مافەکانیان دابینکە کوڕی بەرپرسەکان بەڕاستی بنەماڵی بەرپرسەکان و ئەوانە حیزبەکان وەکو خۆیان هاولایف ئەژین هیچ کێشەی پارە و نەبوونیان نییە بەڵام تۆ مامۆستایەک دوو ڕۆژی کە زەنگ لێ ئەدرێ پارەی پێ نەبووە قیتاسی بۆ منداڵەکانی بکڕێ پارەی تەکسی و هاتوچۆی پاسەکانی پێنێ پارەی مۆلیدەکەی پێنێ کە هاتوۆتەوە ینی مامۆستایە چۆن ئەتوانە بە چ ڕۆحێتێک بچێتۆ ناوەندەکانی خوێندن لەبەر من لەو قەناعەتەیەم بە زووترین کات حکوومەت بڕیاری دابشکێنی موچە نەیەت خوێندن ئەم ساڵ پەچی ئەکەوێت. بۆچی وتە ساڵێکی دژوارە ماوەست بۆ پەروەردەش ساڵێکی دژوارە؟ ئێمە دژوارەکە بۆ پەروەردەیە زیاتر چونکە لەوە تێدام و دەستگاکان فەرمانگەکان بە هەندێک فەرمانبەر ئیشی بڕە بەس کەس ناتوانێت جێگەی مامۆستا بگرێتەوە بەڕاستی و ئێمە هەست ناکەین حکوومەت باکی بە خوێندن و پەروەردە هەبێت ڕۆژە لە ڕۆژانم حکوومەتە دانەنیشۆ لەگەڵ مامۆسای ناڕازیە لەگەڵ ئەوانەی خۆپشاندانەکەن ئەوانەی بایکۆت ئەەکەن نەهاتووە و توێژان لەگەڵاکە بڵە چیتان خەتای من چێنێکە خەتەز وەکو یەکێتی مامۆسایان بڕیارێکی فەرمیتان هەیە بۆ بایکۆت وەکو یەکێتی مامۆسایان لە هەردوو سنوورەکە مەبەستم خۆی گرفتی ئەم هەرێمە ئەوەیە کاک حەکیم سیاسەتی ئەم دوو حیزبە بەڕاستی هەرێمی وێران کردووە من لانەکانی ئەوان کاریگەری زۆر خراپی لەسەر هەموو سێکتەرەکان بەجێش و لەناو ئەوشا پەروەردە یەکێتی مامۆسایانی کوردستان ئێمە هەمومان نیگەرانین و کوڕەخراوەکە لە بارودۆخی موچە و مامۆسایان و پەروەردە و خوێندن بە تاکید بەڵام وەکو هەڵوێست ئەو ڕێکخراوە بە حکمی هەندێ منتیقا بە حکمی سیاسەتی حیزب لە هەندێ منتیقەیە ناتوانێت بڕیارێکی سەرتاسەری بات یان لەوەی ئێمە ساوکوی یەکێتی مامۆسا بڕیارێکی سەرتاسەریتان ئێمە دوێنێ کۆبوونەوەی مەکتەبی سکرتارەتمانەوە مناقەشەی زۆری ئەم بابەتەمان کردووە کێشەکە ئەوەیە تۆ ناتوانانی دەبەرێ بەسەر دەبەری کابی سەپێنێ ئەمە چۆ سیاسەتی حیزب و خەڵکەکەش جاری وایە لە هەندێ منتیقەیە ناتوانێت خۆی دووشت دەوری هەیە یەکەم حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەڕاستی کاریگەری هەیە لەسەر هەڵوێستەکان و خۆپشاندان و بایکۆتەکان خەڵکی منتیقەش دەوری هەیە بەڕاستی هەندێک خەڵکی بەندێ منتیقە ئامادە نییە بەڕاستی ئەوە بکات ماسمەوەکو یەکێتی مامۆسایان بڕیارێکی سەرتاسەریتان نەدراوە نامۆشیان حاضر کراوە کە بخوێنرێتەوە کە بێ حکوومەت هێرم بە زووترین کات ئێمە هەندێک هەنگامان ناوە من حەزەکەم ئەگەمەجارە بێت سەرنجاوەکان قسەکەین مامۆستا جەلیل جەنابش بەخێر بێت وەکو ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ کە بۆ چونتان چیە لەبارەی دواکەوتنی موچە وەرکی کێش ئێستا موچە دابین کە ئەرکی حکوومەتی هێرێمە حکوومەتی عێراقە ئەرکی کێ زۆر سواز بۆ بەڕستان بە ناوی خوای گەورە بە خێراتنی هاوپیشە و هاوڕێی بەڕێزم مامۆستا عەتا مامۆستا سامانەکەی لە ڕاستیدا کاک حەکیم گیان ئێمە قەیرانی
کێشەی پەروەردە لە هەرێمی کوردستان قەیرانی دواکەوتنی موچە شتێکی تازە نییە. هەر ئەممانی 1970 نییە بەڕاستی ئێمەوان نزیکەی 10 ساڵە ئەم کێشە و قەیران و گرفتانە یەخەی پەروەردەی گرتووە، یەخەی مامۆستای گرتووە، حکومەت بە ئەنقەس بە پلان گرنگی بە پەروەردە نایە، موچێ مامۆستا دواخا پلە بەرزکردنەوە ئەوەستێنە بۆ یەکە بە دڵنیاییەوە هەموو بەرپرسیارەتیەکی سەرەتا و کۆتایی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. چونکە ئەوان بەرپرسن لە ئیدارەدانی ئەم دەوڵەتە، ئەوان بەرپرسن لە داهات کۆکردنەوە، لە ئیتیفاقیەکردن لەگەڵ حکوومەتی ناوەندا، لەگەڵ حکوومەتی ئیقلیما، لە هەموو ئەو دۆسیانە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە. بۆ یەکە هەر ئەوانیش بەرپرسن لە دواکەوتنی موچە لە خراپی دۆخی پەروەردە، باز نەفراوانەکەتر لە ناومێتکردنی خەڵک لە خراپی دۆخی هاوڵاتیان بەگشتی. بەڕاستی من ئەم ئێوارەیە لە تەلەڤیزیۆن حاڵەتێکم بینی دڵم پڕ بوو، چاوم پڕ لە فرمێسک بوو. هاوڵاتیەک کە لە ناوبازار بەنامەیەکی ڕاستەخۆ یەخەیەگرێ و تەی لێ وەرەگرێ بار و دۆخت چۆنە، حاڵی گوزەرانت چۆنە، ئافرەتێک فەرمانبەرێک دەستی کرد بە گریان وتی ئەوە 4 مانگە نەمتوانیەوە کرێخان و دامیر کەم، مناڵەکانم پێویستیان بەسی و چیە کەس نییە بۆیان دامیر کات، داوا لە هاوڵاتیانەکەم. یعنی کەسێکی ئاسایی بوو، خەڵکێک نەبوو بچێت خۆی داوا بکات و بەرنامە و یان شتی بۆ سازکەن یان ڕێکخراوە خێرخوازەکان بگەڕێ. هەر خەڵکێکی ئاسایی بووکو من تۆ کە لە بازاڕە ڕۆن ئاوا پرسیاری لەکرد. بۆ یەکە حاڵ و گوزەرانی خەڵکی زۆر ناڕەحەتە، زۆر دژوارە، زۆر لە قەیرانێکی قورسی دارایی داین بێمتمانەیەکی گەورە بڵاوەتەوە لە ناو کۆمەڵگەدا، پەیوەندی کۆمەڵایەتەکان کاریگەری زۆری لەسرە. بۆ یەکە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەرپرس ئەزانین پێویستە هەرچی زووش دەڵێ چاوەڕێوین بەغدا پارەکە بنێری دوای دابەشی کەن، چکانش چاوەڕێی بەغدان لە ڕاستیدا لەگەڵ ڕێزم بۆ بەڕێزت. ئەم وشەی حکوومەتی هەرێمی کوردستان کە تۆپەکە خاتە گۆڕەپانی بەغداوە ڕاکردنە لە بەرپرسیارەتی، خۆ دزینەوە لە بەرپرسیارەتی. بۆچی حکوومەتی بەغدا؟ حکوومەتی بەغدا بەڕاستی یەکشت حەزەکەم زۆر بەڕوون و ڕاشکاوی بیدەم بە جۆی دەسەڵاتدارانە، بیجۆ بدەم حکوومەتی هەرێماکە خۆشیان باشەزارن. ئەو زمانە ڕۆی بەو سیاسەتە بڕۆن بەڕێوە بۆ شێوازە تەعامل لەگەڵ عێراق بکەن، لەگەڵ بەغدایەکەم کە بڵێ بەشی خۆم بۆ خۆم و لەگەڵ تۆژە خۆم. تەواو ئەوە ڕۆی ئەوایە ئەو قۆناغی کە ئەویان نەکرد ژێرخانێکی ئابووری بەهێز و متمانێکی کۆمەڵایەتی بەهێزیان دامەزرانە کە ئەم قەیرانانە ڕوونەیە. بۆ یەکە حکوومەتی عێراق داوای داتایان لێکا، داوای داهاتی ناوخۆیان لێکا، داوای ژمارەی زەڕی بۆ و گومرگ و داهاتی ناوخۆ و خاڵی داهاتی نەوتی و نانۆتی و سنووری و ئەمانیان لێکا بێ ئەوانە بە شەفافی بخەنە ڕوو. ئەوانەوەتە هەموو ڕۆژێ تەسریحیان ئەڵێن کاکە داهاتەکانیان ناشەفافە، نەودەوەتە باشە 400,000 تا 500,000 نەوتی ئەفرۆش، ئێستا 70,000 ئەیا بە عێراق. ئەوەی تریکوە سێ ساڵێکی تریکوە. من و تۆ لە بازاڕە نەوت ئەکەڕین بە 180,000 لە چی ئەکەڕین؟ چێ پێمانە فرۆشێت؟ من و تۆ من و تۆ بنزینەکەڕین بە 1200 بمەرجە لە کەرکووک لە عێراق بە 450 چێ پێمانە فرۆشێ؟ هەر ئەو نەوتەی هەرێمی کوردستانە کە دەریهێنێت ولا پاڵەوگە ناوخۆیەکان ئەی پاڵێ و بە سەعری عالەمی گرانتریش بە من و تۆ بە هاوڵاتیانی ئەفرۆش و داهاتەکەشی کەس نازانێت چی لێ بەڕاستی. و غازی سروشتیمان هەیە کاکە ئێمە غازی سروشتیمان هەیە ئاشکرای ناکەن داهاتەکەی کەس نازانێت بۆ چۆچێ بۆ گیرفانی کۆمپانیا و بەرپرس و کوڕە بەرپرس و بۆ ئەوە ناچێ. ئێمە وڵاتێکی دەوڵەمەندمان هەیە، سامانی کانزای زۆرمان هەیە، گەشت و گوزارمان هەیە، بۆ یەکە داهاتێکی زۆری ناوخۆمان هەیە، بەڵام لەبەر ئەوەی حکوومەتێکی موسەساتی نییە، شەفاف نییە، نەیتوانی و ئیدارەدانێکی باشی دەوڵەت و حکومداری بکە، بۆ یە تووش ئەم هەموو قەیرانە یەک لە دوایەکە بووین، خۆی لە بەرپرسیارەتی ئەدزێتەوە، ڕۆژێگەڵی خەتای عێراق، ڕۆژێگەڵێ ئەیکاتە بە خەتای بەغایە، ڕۆژێگەڵێ هاوڵاتی ئەوە. بۆ یەکە ئەم حکوومەتە بەردەوام قەیرانی بۆ موچەخۆر و بۆ ئێمە دروست کردووە. ئەگەر لەگەڵ خۆیانە ناکۆک بن ئەم دوو حیزبە یەکسەر موچەی موچەخۆرانی کەم کردوێتەوە و ڕایگرتووە. ئەگەر لەگەڵ بەغایە کێشەیەکی بۆ دروست بوو بێ یەکسەر پەنای برۆ دەبەر موچەی موچەخۆران. بۆ یەکە ئێمە وەکو وایە بە بارمتە گرت بێ تەسفیح حسابی خۆی لەگەڵ لایەنەکان و دەرەوەی خۆیان بە موچەخۆران ئەکەن. بەڕاستی ئێمە داواکاری ڕسمی چەند ساڵ ئەڵێن کاکە تکایە موچەخۆران مامۆستایان هاوڵاتیان بخەنە دەروی بازنەی ململانەی سیاسی و حیزبی و شخصی خۆتان، تەنانەت باڵەکانی ناو حیزبەکانی شەر کێشەکانی خۆیان بە خەڵکی تر ئەڕێژن. بۆ یەکە ئێمە داواکارین بە دوورمانخەن لە ململانە سیاسەکانی خۆیان و کێش و قەیرانەکانی هەرێمی کوردستان و مامۆستا و موسەخۆر سارەسەکەم دێمەوە خزمەتت ماوسا سامان جەنابش بەخێر بێ. بایکۆت دەست پێ دەکات سێنزەی مانگ وای بایکۆتەکە چ کاریگەریەکی دەبێت؟ کاریگەری دەبێت بۆ داواکردنی موچە یاخود تەنها بە کەستنی پرۆسەی پەروەردەی؟ پێشەکی سپاس بەوە بەڕێز و سپاس بۆ کەناڵی پایان بۆ ئەم دەرفەتە.
بەڕاستی ئێمە وەکو مامۆستا هەمیشە وتومانە ئێمە عاشقی هۆڵەکانی خوێندنین بە تامەزرۆییەوە هەموو ساڵێک چاوەڕێین بەبێ گرفت و کێشە بچینە هۆڵەکانی خوێندن و پێشوازی لە ڕۆڵەکانی گەلی کورد بکەین ئەوانەی کە تازەیەنە قوتابخانە ئەوانەی قۆناغێکیان بڕیەوە بە قۆناغێکی تر بەڵام بەداخەوە ماوەی بۆ 10 ساڵەچێ نەهامەتیەکی گەورە بەرەوکی میلەتی کوردی گرتووە بە ناوی ئابووری سربەخۆوە لە باتی ئێمە بکەوینە دۆخێکی باشتر بەڵام هەموو خەڵکیان قەرزار کرد خەڵکیان تووشی جێژاوێک کردووە کە ئێستا ئەو پەیڕەوکەرانی ئەو سیاسەتە کارێکیان کردووە کە خۆشیان سەر لە دەرەنجامەکانی ئەو سیاسەتە دەرناکەن و میلەتێکیان بە خۆیانەوە جیرۆ دەکردووە ئەمە کارەساتە بەڕاستی لە وڵاتان ڕەنگە لە زۆر سێکتەر بگرنەوە بودجەی هەندێک سێکتەر کە زەرور نەبێ بیخەنە سەر سێکتەری پەروەردە بەڵام لێرە هەر گرفتێک تووشی حکوومەت دەبێ بۆ پاراستنی حکوومەت و بۆ پاراستنی ئابڕۆی حکوومەت یەکسەر پەلاماری موچەی مامۆستا و پەلاماری پلەبەرزکردنەوەی مامۆستا و پەلاماری موچەی فەرمانبەرانە خۆزان بەس موچەکە هەیە بوجە هەر بۆ پەروەردە هەیە وەکو بوجە وەکو بوجە چەند ساڵە ئێمە بەڵام بەس هەر موچەیەکەیە خۆ بوجە بۆ ژێرخانی پەروەردە هەیە نەخێر ئێستانیە بەڵام ئەرزم کردی تقریبان ماوەی 10 ساڵە پێشتر باشتر بوو کە لە ساڵی 2005 بۆ 2013 لە عێراقەوە بودجات کەمێک باشتر بوو بەڵام ئێستا هیچ بودجەیەک نییە بۆ پەروەردە بۆ ژێرخانی پەروەردە سەرەوە بکرێت هەر دوور نەڕۆین تەماشایەکی شاری کەرکووک بکەین پێم وابێت چەندین قوتابخانەی تازە بنیاد نراوە و تەنانەت بەڕێوەبەرەتی پەروەردەی کەرکووک داوای زەوی لە حکوومەت دەکات کە قوتابخانەی تازە بنیاد بنێ لە شارەکانی تری عێراق بە هەمان شێوە یعنی شارەکانی تری عێراق ئەو وێنە ناشرینە نییە کە دەسەڵاتی کوردی ئێوێ پیشانی خەڵکی با بڵێ عێراق وێران عێراق ئەو وێرانە نییە لەوێ هەوڵ هەیە بۆ پەرۆدەقسێک کردبوو لە 4 ساڵە لەم 4 ساڵی ڕابردوونەوە توی قوتابخانیان بۆ باخچەی ساوێن دروست کراوە بە حکوومەت و خێرخوازوانە بەڵێ ئەوەی لێرە دروستکرا بێ هێندەی من ئاگادار بم سەررجەم پرۆژەکان یا لە 1995 بەرەو ژوور کەرتی تایبەت دەیکە حکوومەت نایکە حکوومەت خۆی لە زۆر شت بێبەری کردووە تەنانەت ڕەنگە ئەو مەسرفانەی ساڵان هەندێک پارەی ئەدا بە قوتابخانەکان ئەوەشی لە کۆڵ خۆی کردوێتەوە وای لێ هاتووە لەم ساڵانەی دواییە ئیدارەی قوتابخانەکان کە کۆبوونەوەی بە کەسوکاری قوتابیان کردووە تەسەوەر کە کەسوکاری قوتابی جاریەوە هەیە ئیحراج بووە کە بێ بە قوتابخانە ناچار بووە بەڕێوەبەری قوتابخانەوەوانە ناچار بوون داوا لە کەسوکاری قوتابیان بکەن بۆ تعمیری قوتابخانە بۆ دابینکردنی پێداویستی بۆ شکاندنی پەنجەرەکان حکوومەتێک دیناری سەرف نەکەڕەوە بە قوتابخانەکان ئەمەش کارەساتە بەڕاستی لە وڵاتان پێگەی مامۆستا و شکۆی مامۆستا لە ئاستی وەزیرە بەڵام لێرە بەداخەوە وایان لێ کردووە خەڵک لە سەر کەناڵەکان پەڕێتەوە بۆ موچە کە سادەترین پێداویستی مرۆڤ وەزیری پەروەردە باسی لەوە کرد و چارەسەر نیە چارەسەر بایکۆت ئەگەر موچەش نیەت بایکۆت بکرێت چارەسەرە چکارەنگە ئەو باسی لەوە کردو لە داهاتوودا لۆدەیەکی زۆر زیاتر دەکەوێتە سەر مامۆستایان سەر قوتابیان یەکەم بە ئیشارەتێک بم بایکۆت چارەسەر نییە ئێمەش زانین چارەسەر نییە بەڵام ناچاریە بژاردەیەکی ناچاریە ئینسان هەندێشت لە ئاینی ئیسلامە حرام کراوە بەڵام لە ناچاریە بۆ تێپەنای بۆ بەری بۆ نمونە گۆشتی بەراز و خوێن و ئەوە بژاردەی بایکۆتیش هەمان شتە یعنی مامۆستایەک ئەگەر پارەی بنزینی ئۆتۆمبیلەکەی پێ نەبێ پارەی پێنەبێ بۆ مناڵەکانی پارەی پێنەبێ بۆ مۆلیدەکە پارەی پێنەبێ بۆ کرێی خانوەکە ئەوە لەسەر ئەو کرێی خانوە شتێکی ترم بیرکەوتەوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چەند پارچە زەویەوە بە مامۆستایان ئایا بیری لە ئەوە کردوێتەوە پێدانی زەوی کە هەر خۆم پێم وابێ خۆم پێم وای مامۆستانی بەڕێزی شەروان هەژنۆ جار فۆرممان پڕ کردوێتەوە تەنانەت بۆ بە نوکتە لە ناو مامۆستایان ئایا نوت کاکە بەڕێوەبەرەکە ئەو پڕیکەنەوە ئەی ڕوکن نەبێ نابێ یعنی هەتاکو ئێستا حکوومەتی هەرێم بەڕاستی هیچ خزمەتگوزاریەکی پێشکەش بە مامۆستایان و چینی مامۆستایان و کەرتی پەروەردە نەکردووە یعنی نەکەر مامۆساگان بەڕێوەبەرەکان سەرپەرشتیارەکان هەر هەموو سێکتەرەکە بەڕاستی پشتگوێ خراوە سێکتەری پەروەردە بەڕای من ئەگەر حکوومەتی هەرێم ئەوێ سێکتەری پەروەردە پەچی نەکەوێ ئەتوانێت لە هەندێک شوێنی بگرێتەوە بیدا بە سێکتەری پەروەردە بۆ ئەوەی داوام پەچی نەکەوێ پێم وایە توانای ئەوەشی هەیە بیکە زۆر باسە سپاس دەکەم مامۆستا ئاتا سەبارەت بە یەکێتی مامۆستایان هیچ چەنگاوێکتان ناوە فشارێک دروستکەن ئەوزان زیاتر لە 120,000 ئەندامتانەی ڕەنگە بە کەرتی تایبەت و نزیکەی 150,000 مامۆستا بێت ناتوان بێکەوە فشارێک دروست بکەن وەڵام من دەتر ئەوەی کە مامۆستامان شتێکی وت حەزم کەمیش ئیضافێ بکەم تا ئێستا حکوومەت 1 دینار بودجێ بۆ پەروەردە نییە وەکو بوجە توان بڵێم کەڵم 1 دینار ینی ئەوەیە بەڵام بودجێ ساڵ لە وڵاتان مثڵی لە ساڵ 3 بودجە بۆ پەروەردە بۆ خوێنی باڵان نییە بودجە ئەوەیە کە تۆ بێ ژێرخانی
کەرتی پەرۆدە بژێنیتەوە هەندێک وڵات لە سەدا هەشت زیاتر لە بینا و باڵەخانە لە مختبەرات لە دەورات بۆ مامۆستایان هەتا سەفەری دەرە وڵاتیان پێ بکرێت بۆی کە بەخۆت و بەهێز بن نییە ئەمە نییە تەنها موچەکەی و موچەکەی بەو شێوەیەن کە ئەیەن ئەوەی بەنسبە قوتابخانەوە ئەوەی کە باسکی ماسەمان فعلەن وایە حکوومەت ئێرەم خۆی یەک بینای باڵەخانە دروست ناکات بە خێرخواز و بە موبەوێکە زائیدە بۆ لای گرنگ نییە لای گرنگ نییە بڵێ من ئەم سا 500 قوتابخانە بێ بنیاد بنێم بیان بە کەرتی تایبەت و خەڵک ئەوەیکا یان نۆژانکردنەوەکانی شختۆتە ئەستۆی مامۆسایان و بەڕێوەبەرەکان کە بچن سوالکەن لە منەوە لەو قوتابخانەکان نۆژانکەنەوەکەەوە بەڕاستی ئایبۆ شوورەیەکە بۆ حکوومەت ینی ئەوە ئاوا مامەڵە ئەکات لەگەڵ کەرتی هینا بەنسبەی چێتی مامۆسانی کوردستان تامتوێنێتی ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی سەتاسەریە لەگەڵ عالەمی دەرابش خۆی پەیوەندی هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە هەموو شتەکان بێنرخ کراوە سندیکا و ڕێکخراوەکانی بە هەمان شێوە چۆن پەرلەمان پەکخرا ڕۆڵی بۆ نەهێڵڕایەوە مەسەرەن حکومت محاسەبی پەرلەمانێ کرد یعنی خۆی مەفروضە پەرلەمان لێپرسینەوە لە حکومەت و سەرۆکی حکومەت بەڵام حکومەت ئەوەنە زاڵ بوو بە پەرلەمان هیچ ئەرچێکی نەماوە بەڕاستی سندیکاکانیش عینی شتێکی مامۆستایەمەش بەدەر نییە لەو دەستێوەدانە حیزبیانە یان هەیمێنی حیزبتیایە بۆ چکە دەستکراوە نیت ئەجینا من قەنەعەتم وایە ئێمە یەک ڕۆژ بایکۆتی سەرتاسایی ڕاگەێنین حکومت ناچارە بێ ملکەج بێت بەڵام ناتوانرێت ئەوە بکرێت بەڵام هەندێک شتێکەمان کردووە کوچی کراوە بڵێ هەندێک شتێک ئێمە لەوەتی خەڵک ینی بەشەکە ئێمە نابێت ئەم بە شەش گرنگە ئێمە ڕاستە لەوەتێکی ماڵەتەن نتوانێت بڕیاری بایکۆت بات هەتم خۆم لەگەڵ یام وەکو خۆم لەگەڵ بایکۆتم لەگەڵ هەموو شتێک هەر شتێک مافی مامۆستا بگێڕێتەوە ئەبێ پشتیوانی بکەین ناکرێ من مامۆسای جرفانی بەتاڵە بڵم سەبرگرا ناکریانی من ئەزانم ناتوانێت وا داوام کات ناتوانێت وا دەست بڵێتەوە یەکێتی مامۆستان ڕێگەی تری گرتوۆتە بەریانی لەوەچێت لەم ڕۆل سیاست نێڵێ حیزبایەتی نێڵێ میلوانی حیزبی نەهێڵێ هەڵوێستێکی هەبێ ئەوە جێگەی نەگەرانی ئێمەشە بەڕاستی بەڵام یەکێتی مامۆستان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەتایەتی لەگەڵ مامۆستایانی جیهانی ئای پێوترێ پەیوەندیمان هەیە بار و گوزەرانی مامۆستامان گەیاندۆتە ئەوان بە ڕاپۆرت بە ڤیدیۆ بە هەموو شتێ کە ئێمە بووینەتە قوربانی ململانێ و ململانی سیاسیەکان لە ناو خۆی هەرێمی کوردستان و لەگەڵ عێراقیشا ئەمە یەک ئێمە 2 هەفتە پێشتر سەردانی بەغامان کرد لەگەڵ ناقابی معلمین العراقیین و لەگەڵ ئای هاتبوون بۆ یەکەم جارە سەرۆکی ماوەسانی جیهانی بێتە ئەوێ سەردانی سەر و کۆمارمان کرد سەردانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان کرد سوودانی کەم بۆ ئێمە گرنگ بوو بەڕاستی لێوە لە نزیکەوە پەیامی مامۆستانی کوردستان یعنی لە نزیکەوە چۆن لەگەڵ تۆ قساکەم گەێندا بە سەرۆکی حکوومەتی عێراقی هیچی نەبوو سوودانی لەبارەی زۆر قسەی کرد زۆر نیگەران بوو ئەوی زۆر نیگەران بووتی ئێ من ئەزانم وتمان تۆ ئەبێکو باوکێک بۆ هەموو عێراق دەورت هەبێ ناکرێ موچە خۆل لە عێراقە مانگی 8 لەگەل لێرە مەسەر لە هەرێمی کوردستان مانگی حوتی وەرنەگرتووە ئەبێت تۆ لە مینا ڕۆڵت هەبێ ئەبێت تۆ هەندێک چاوپۆشیشت هەبێ حتا وتمان ئێمە داین کەم و کورتی هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام ئەبێت تۆ لەبەر خاتی فەرمانبەران و مامۆستایان تۆ هەنگاوێ بنێ وتی من دڵنیاتانەکەم خەمی موچە ئەخۆین وە چارەسەری ئەەکەین بەڵام هەموو شتەکان لە دەستی منە نییە کۆمەڵە یاسا و ڕێسا هەیە کۆمەڵە بنەما هەیە منش بێ پابەر بن پێوەی ینی دیارە ئەو بابەتانی کە هەیە کە حکومە شتەکان ئەشارێتەوە و ئەو گرفتانی کە هەیە ئەمانە ینی بۆتە گرفت ئەینا پێم وایە ئەوان بێن ئەمە یەک ئێمە لێ ئەومان کردووە هەفتەی پێش من ئەمڕۆ لە هەولێر هاتمەوە ڕێکخراوی عەربی بۆ پەروەردەمان داوەت کرد کە فێدراسیۆنی ڕێکخراوەکانی مامۆستانی وڵاتانی عەربی نزیکی 20 ڕێکخراوی مامۆستانی تایە سەرۆکی ڕێکخراوەکە دکتۆر جەمال هاتبوو و ئێمە کۆمەڵە سەردانی گرنگمان کرد لە ناویشانە ئەو داوامان لێکرد نیدائێکی عاجلی پێشکەشی حکوومەتی عێراقی کرد بەیاننامێکی تایبەتی مناشەدەیەک یان تۆڵی بانکردنێک داوای لە حکوومەتی عێراقی کرد بە ناوی 20 ڕێکخراوی مامۆستایان وڵاتانی عەربیەوە کە خەمی موچەی مامۆستایان و فەرمانبەران بخورێت نەکرێتە قوربانی ململانەکان بۆ ئێمە ئەم هەنگاوانە خراپ نییە هەنگاوی تاوانتریشمان ناوە بە بەیاننامە و یاداشی تایبەت و ناڕەزاییمان دەبڕێوە سەردانی پەروەردە وەزارەتی پەروەردە و وەزارەتی دا ینی کۆمەڵە هەنگاوی گرنگی ناوەیەکێتی مامۆستایان لەم ڕوانەوە بەڵام لە ڕووی هەڵوێستەکەەوە بەراخەوە نتوانراوەسێکی نتوانراوە ئەوش بووە قوربانی ململانی سیاسی بەڕاستیانێت حەزنا من زۆر گلەی لێچێتی مامۆسانەکەم بۆی خۆم لەوێم جێگری سەرۆکەم با قسەشکەم خەڵک حەقی خۆیەتی گلەیکە بەڵام بڕاتان بێ ڕێکخراوەکە دەستی بەسراوە دەستی بەسپاستەکە مامۆستاجێری سەبارەت بە مامۆستایانی وانە بێژیش کێشیان هەیە هەندێکیان دوورخراونەتەوە ئەو شەر گرفتێکە لە بەردەم پرۆسەی پەروەردە بۆ موچەکەش چارەسەرێکە یاخودە فشارانە
چارەسەرێک بۆ موچە دۆزرێتەوە بەو فشارانەی کە دروست دەکرێت مامۆستایان فەرمانبەران. بەڵێ لە ڕاستیدا مامۆستایانی وانە بێش کێشە و گرفتێکی گەورەیە لە ناو پرۆسەی پەروەردەیە. من خۆم ئاگاداری وەزعەکەم لە ناو جەرگەی ئیشەکەیە کاری سەرپەرشتیاریەکەم ڕۆژانە کۆنتاکت و بەرەکەوتمان هەیە لەگەڵ مامۆستایانی وانە بێژە لە قوتابخانەکانە ئەزانین لە چ مەعاناتەکان بەڕاستی زیاتر لە 35 بۆ 37 هزار مامۆستای وانە بێژ هێداری کوردستانە. ئەمانەتیانە زیاد لە 7 ساڵە مامۆستای وانە بێژە لە دەیەکی دوورە دەست بە 350 بۆ 400 هزار کە 150 هزار زیاتری بەس ئەیا بە کرێ هاتوچۆ لەوێ طبعا بێوانە بێت 24 بەشەوانی خۆی بڵێتەوە اینجا وانە بێژێکی تر داندێ. ینی مەعاناتێکی زۆریان هەیە دەستیەکی زۆریان پێکەن چەند ساڵیان ئەیان بەرون دەستیان پێکا حکوومەت و وەزارەتی پەروەردە داتان ئەمە زیرینیان ئەتانکەین بەوانە بێت بەڕاستی تا ئێستا هیچی وایان بۆ نەکردوون. اینجا وانە بێژ سیستەمی وانە بێژی لە ڕاستیە ئەمەی کە ئێستا لە لێرا پێڕەوە کرێ ئەمە زۆر نایاساییە نازام ئەمان لە چۆ هێناوە لە شوێنی تر لە وڵاتانی سیستەمی وانە بێژ و مامۆستایانە بێت بەم شێوازە نییە بەم شێوازە نییە لەوە هەندی وڵاتە بێت سیستەمەکەی هەمی وانە بێژی بێ بەڵام ئەوەندەی پاداشت ئااتەیە ئەوەندەی حەقی کرێ بە سەعات ئیژەکە ئەگەر لە دەری شەو ئیشکا ئەوە پێیان ناکە بۆی خەڵک ئاساییە بەو شێوازای ئیژەکە سیستەمەکان لەوە هەروە بێ. بەڵام لە وڵاتی ئێمە کاتی خۆی وانە بێژی بۆ پڕکردنەوەی مەجالێکی زۆر کەمدانراوە لە قوتابخانەیەکی دوو داوامیە بۆن من مامۆستایەک ئیجازەی دایکایەتیەکە مامۆستایەک نەخۆشەکەوێ کێشەیەکی کتوبڕ ڕۆدان مامۆستایە ناتوانێت بچێتە پۆلەکەی و ئەدای دەرزەکەی خۆی کا و ئیجازە و مۆڵەت وەرەگەرێ بۆ مانگێ دوو مانگ وەرزێک بەڕێ هەر کاتی خۆی وەرواژ بوو بەڕێوە بەری قوتابخانە لە داوامەکەی تێریان لە دەرەوەی داوامەکەی خۆیان لە دەرەوەی قوتابخانەکەی خۆی مامۆستایەکی هاوپسپۆڕی ئەهێنا و ئەم وانانەی ئەوتەوە و هەر خۆشی لیستێکی بۆ کرد و لە ژمێریاری و لە پەروەردە موچەکەیان پاداشەکان بۆ سەر بکرد کە بۆ کاتی خۆی موچەی وانە بێژی ڕێک بە قەدەر مەعاش بووە بڕۆ لە مامۆستا بە ئەزمونونەکان بە تەمەنەکان کە خزمەتی زۆریان هەیە و لە هەشتاکان و ئەوانەدا دەرزیزیان و تۆ بەهۆی ئەوەی کە مامۆستاکەم بۆ ئەمان دوو داوامیان کردو داوامیکی باوانە بێژی بڕۆ لی برسە هەمووی ئەڵێ چەنم بە موچەی خۆمە بۆ ئەوەندەش ئیوانە بێژی نەک بە 400 هزار تۆ گەنجێک کە لە سەرەتای تەمەنیاتی پێویستی بە لەم تەمەنیا پێویستم ساڵڕاشیان گرتووانە بێژ ئەنجا ئەم ڕۆژی شەمدانەوە هەیە وایوانە بێژ بەڵێ ئەم ڕۆژی شەمەیان کرد بە پشوو لە ڕاستی ئەمەش بۆ خۆی کێشە بۆ پەروەردە دروستەکە هەرچەنە مافی مامۆستا و فەرمانبەر و هەموو خەڵکێکە دوو ڕۆژ پشووی لەسەر یەکە بێ و ئەمە سیستەمێکی جیهانیە بەڵام ئەمان ڕێخۆشگەریان بۆ ئەمە نەکردووە کاکە ئەوە لە کاتێکا سەرکەوتو و خزمەتی خەڵک و پەروەردەکە کە تۆ بینای پێویستی بە قوتابخانەتە بێ هەموو قوتابخانەیەک یەک دەوامی درێژخانی تا بکرێ یەک داوامی درێژخانی تا بکرێ وەکو ێستا لە هەندێک قوتابخانەی ناحکومی و ئاهلیدا ئاکرێ لە هەندێک قوتابخانەی حکومی وەکو شەهید جەبار و کۆلێژیان زەمەوە بەهرەداران و هەندێک قوتابخانەی کۆمەڵگەی پەروەردەی کوردستان و ئەمانە داکرێ ئەوە بەڵێ زۆر باشە خزمەتی قوتابیەکە خزمەتی پرۆسی پەروەردەکە بۆ مامۆستا باشە هیچ بەشەوانەیەکی قوتابی نافەوتێ بەڵام ئێستا چیان کردو ئێستا بەشەوانەی بەشێک لە وانەکانیان کەم کردوێتەوە هەفتانە ئەوە 36 بەشەوانەی خۆی نایە پۆلێک بەڵام ئێستا بۆیان کردو بەسی ئەم 6 بەشەوانەی چۆن خەرە بووەکەیتەوە عوتڵەکانیان کەم کردوێتەوە فشاریکان دروست کردووە کە مامۆستا پەلەپەلکە لە ئەوەیە بۆیە کە ئەمەش زەربەیەکی زۆری لە وانە بێژاندا سەر هەیەکێ بۆ پرسیوانە بێژان ئەگەر حکوومەت بیەوێت لە ڕاستیدا زۆر ئاسانە ئێستا حکومە دەتوانێت بە یەک بڕیار هەر لە هەر ئێستا دەتوانێت بە یەک بڕیار ئەمانە بێژانەکە بک بە گرێبەست بەلایکەمەوە بک بە گرێبەست بەلایکەم هەر بۆ موچی خۆیان هەمان ڕازی منەوە قەناتیان بە 400 هزار 500 هزار بوانکە بە 500 هزاری نەبێ بە 500 هزار بیانکە بە گرێبەست کاکە ئێمە پێویستمان بە ڕاژەی ئێوەیە بە خزمەتی ئێوەیە سپاسانەکەین 7 ساڵە بەم شێوازە دەرزەڵێنەوە تەمان هیچیشان بە خزمەت بە حساب ناکەن هیچیشان ئەمانە بێژێ بە خزمەت بە حساب ناکەن ئەیشانکەن بە گرێبەست هیچیان لەوەش بە خزمەت بە حساب ناکەن دوا 15 ساڵ 10 ساڵ کە دایانەمە زیرەنن پێی ئەڵێت تۆ 10 ساڵ خزمەتێک کردو ڕازەکەی دەستی خۆش بێ ئەگەر تۆ ئەم 15 ساڵە حەقی خانەنشینی خۆ دەیە کە 5-6 ملیۆنەکە ئەوە دوای لە خانەنشینیا بۆ حسابەکەین نەک ئێستا تەرفیع و عەلاوە بچێتە پێشەوە موچەکەتی پێزیاوکە و لە دەرەوەی شاری نەقلی ناو شارێکەمەوە و ئەو ئیمتیازانەی کە مافی خۆیەتی وەرەگرێ نەخێر هیچ ئەوانەی پێنادا ئەڵێت تۆ بێنە خانەنشینیەکەم بەرێ چەند ملیۆنێک بەڵام ئێمە دوای بەزە ناڕزایەتی کە هەیە وا دەکەم موچە بێت ئەگەر بای کۆتێک بێت ناڕزایەتێک بێت لە ڕاستیدا ئەم ناڕزاتی کە هەیە ئەم بایکۆتی کە هەیە ئێمە پڕبەدڵ پێمان ناخۆشە یعنی وەکو مامۆستا پێمان ناخۆشە دەرگای قوتابخانە داخرێ ئەبوای ئێستا
حکومت کشت و هەوایەکی وای بڕەخسانە ئێمە هەمومان خۆمان بگۆڕایە و قوتابخانەمان ئامادە کردایە و پۆلمان بڕازانتایە و پێشوازی لە قوتابەکانمانکەی ئەم هاوینە لە گەشتی پەروەردەیی بوونایە و لە خولی پەروەردەیی بوونایە بۆی پلانێکی باشتر دانین و ئەدایەکی باشترمان نەبێت لە قوتابخانەکان بەڵام بەداخەوە کەش و هەوا و بارودۆخێکی وای خۆڵقانووە مامۆستای ناچار کردووە چونکە بەردڵنیایەوە مامۆستا کە پارە لە گیفانیانە بوو کە سارەکی بنزینیتیانە بوو کە نەیتوانی پێداویستی قوتابەکانی دابینکە ناتوانێت داوامکە شتێکی خۆڕسکی ناتوانێت داوامکە. سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە هەرێم و عێراق ئەرکی ئێستا حکوومەتی هەرێم حکوومەتی کاربڕەکەری هەرێم ئەرکی عێراقیش خۆی چییە کە ئێستا بڵین یاسای بوجە لە بین هەردوو لایەن تاکو ئێستا نەچووتە بواری جێبەجێکردنەوە بۆی کێشەی موچێ چارەسەر بێت پرۆسەی پەروەردە تووشی شەلەل نەبێت. وەڵام هەنێشت حەزەکەم بیڵێم بۆ کامێک بۆ مامۆستایان بەڕاستی زۆر کەسنامەیان نردوتی ئەو قسانەی دڵی ئێمە بکە ئەوە لێرێ وایکەم گلەی یەک لە سەرجەم فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق نزیکەی 63 پەرلەمانتاری کوردمان هەیە ئیشیان چێ لێو زەحمەت دەبێت هەتا ئێستا یعنی بۆ هەوڵێکی جددی نیانم کێشەیە چارەسەرکەن پەرلەمانێک کە لێرە لە کاتی ڕکلامی هەڵبژاردنە ئەڵێ ئێمە بۆ خەمی کورد و کێشە و مافی ئێوە لەوەین هەنگاوەکانیان کۆ بەس هەنگاوی پەرلەمان مامۆستا کێشکردنی وەزیری دارایی هەرێم بەغدا و ئەو ڕێکارانە ئێوایە بەڵێ ئەزان ڕەنگەشتە تەنفیزەکە لای حکوومەتی هەرێم من بەستم ئەوەیە سوورەکە بە کاملی بگەێنم ینی وێنەکەوەکو خۆی بگەێنم کاتێک وەزیری داراییەتە لیژنەی دارایی ئەندامانی لیژنەی دارایی کورد لەوێنی یەک دانیان لێ ئەوە ئیشکارەکە یعنی تۆ غەدرت لێکراوە بە قسەی خۆت ئەڵێ غەدرم لێکراوە ئایا وایە یانوانە خۆ ئێمە ئاگەمە لە ڕێکەوتنیان نییە ئەگەر ڕێکەوتنێک هەبێ قەرارە هەبێت لە نێوانیانە ئێمە هەمومان نەزانین ئەو نەوتە کە ڕاگیراوە لە 25 بە بڕیاری دادگای نێودەوڵەتی پاریس ڕاگیراوە ئەمان هەرگیز ڕازی نەبوون بە ئارەزومەندانە تەسلیمی عێراقی بکەن ئەمە خاڵێکی تریان بۆ نمونە کاتێک عێراق کە تەرحەکاڵێ با من موشەی مامۆسایان بدەم ڕاستەو خۆ یایی فەرمان بەران بدەم من پێم سێر هەرێم بۆچی ڕازی نابێت تەرحی لەو شێوە کراوە بەڵێ تەرحێکی وا هەیە دوجار ڕۆشن بۆ بەغدا هیچ شتێکی وا فەرمی هەبوو لە ساڵی 2020 ئەیڵێم لە ساڵی 2020 سەماحەتی عەمار حەکیم وتی پێمانوتون هەر بەلایەنی کەمە وتومانە سلێمانی ئەگەر ناکرێ هەمووی بکەن ئەو شارەکانی تریش چاو لە ئێوەکەن بەڵام ئەو سا ڕەفز کرا یەکێ لەو شتانەی کە سوودانی لەگەڵ ئێمە باسی کرد وتی پێشنیارێکمان هەیە کە وەزارەتی تەندروستی و پەروەردە بخرێتەوە سەر عێراق و موشە لێوەگرین بەڵام لای خۆتانە ڕەفز کراوە سوودانی خودی خۆی باسی کرد وتی ڕازین بەڵێ فەرمانبەرمان هەبووە پێشتر بەڵام حرێم ناڕازیە لە شتی و هەنگاویوە حەسەن فەدعەم پێشەوەی بێم ڤیدیۆیەکی بینی ئەڵێ حەیدەر عەبادی مامۆستا ئاگادارە هەردوو مامۆسای بەڕێز کاتی کە 370 ملیارەکەی نردوو لیژنەی نرد لە سلێمانی و هەولێر و دۆک ئیحسای وەزارەتی پەروەردە و تەندروستیان کرد ویستیان هەردووچیان بخەنە سەر بەغا ڕازی بووە ئەوسا لە سەردەمی عادل عەبدولمەهدی ئەم پێشنیارە هەبوو بە ئەمە خەڵک هەمووی بیزانێ ڕازی بوو لە ماوەی 3 ساڵە سەرجەم پاشەکەوتی فەرمانبەران باتەوە بەڵام بە مەرجی هەرێم تەنها 250,000 بەرمیل لەو تەسلیمی عێراقەکە هەرێم نەیکرد ئەویش ڕازی بوو موچە ڕاستەوخۆ لە بەغاوە بدرێ لە سەردەمی مستەفا کازمی کە بە دۆستی حکوومەتی هەرێمدا ئەنرا ئەویش ڕازی بوو کە موچە بخرێتە سەر بەغا ڕاستەوخۆ بدرێ هەر هەرێم ڕازی نەبوو ئێستاش محەممەد شیع سۆدانی هەمان تەرحی هەیە پێم وابێ ئەندامێکی لیژنەی داراییش معین کازمی باسی کردووە بەڵێ ئەڵێ ئێمە ئەمانەوە ڕاستەوخۆ بین یعنی من تێناگەم بۆ هەڕەشێ ئایا موچەی پاسپۆرت نشینگە پاسەوانی سنوور هەندێک لە فەرمانکانی تر کە سەر بە عێراق ڕاستەوخۆ ئەدرێ هیچ مەترسێکی لەسەر قوارەی هەرێم دروست کردووە نەخێر قوارەی هەرێم قوارەیەکی دەستوری دان پێدانراوە هەمومان قوربانیمان بۆیەوە هەمومان وڵاتی خۆمانمان خۆشەوێ هیچ کەسێ دژی خاک و ئەو وڵات و نیشتیمانی خۆی نییە ئێمە لە هەرێمی کورد ڕاستە خەڵکی هەرێمی کوردستانی کوردین بەڵام نیشتیمانە گەورەکەمان عێراقا ئێمە عێراقین هەڵگیری ڕەگەزنامەی عێراقی پاسپۆرتی عێراقی کارتی نیشتیمانی عێراقین یعنی ئەمە حەقیقەتەکەیە یعنی ئێمە بەغدا ڕاستەوخۆ موچەمان باتێ یەک جار چاوەڕێی فەرمانێک بین بڵین هەژدەی مانگ موچە تەوزیعەکرێ یا ئەو پارەکە بنێرێ بۆ ئێرە و لێرە چاوەڕێی کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران بین و ئەم ڕۆتیناتە بۆ لە هەموو جیهان ڕۆتینات کەمە بێتەوە بۆ لێ ئێرە زیائەکەن ئیکەن بە 2 حەلقە و 3 حەلق یعنی من تێناگەم ئەو مەترسیە چیە خۆزگە برادەران ڕوونیانە کردەوە یعنی بۆ کە لە دەستیان نەما بەڵام پێم وابێ هەندێ مەسائلی ترە مامۆستا جەلیل ئیشارەتی پێ فەرمانبەرانی مەدەنی بە تایبەت
بە بارمتە گیراون لە پێناو داپۆشینی بەتاڵی مقنعە یاخود هەندێک کە ژمارەشان زۆرە پێما بێ هەندێک نین بە دەیەها هەزار بندیوارە ئێمە بەکارهێنراوین بۆ کەڤەرکردن و داپۆشینی ناوی ئەوان ئەگەر حکوومەتی بەغدا ڕاستەوخۆ موچەی موچەخۆران و مامۆستایان و فەرمانبەران بدا پێما بێ ئەوە کەش بێ ڕەنگە پێما بێ زەرمانی بەغداشە لە چوارچێوە قسەدا بێ مامۆستا ئەوەی کە دەڵێ ئامادەین ڕاستە و خۆموچە بدەین ئەگەر شتەکە بچێتە بابی فەرمیەوە ئەگەر لە چوارچێوان ئایا هەر لە چوارچێوە قسەدانیە ئەگەر لە چوارچێوەی قسە ڕەبێ کاک حەکیم تۆ من ئەڵێم کاک حەکیم ئێم بۆ بەرنامەکەی جەنابەت هەر تاقیم کەرەوە بزانە ڕازەکەمیان پێما بێ تاقیکردنەوە خراپ نیە تاقی کەرەوە بزانە ڕاست دەکەیان باش بەس ئێستا چارەسەرەکە چێ مادەم وا بڕیار بوو بە قەرزیش بێ وەزم تا ئێستا وەزیری دارایی هەرێم نەڕۆشتەوە بۆ بەغدا کەوا دەبێت بڕێکەوتن کار لەگەڵ بانکی ڕەشید و ڕافیدەین چارەسەرەکە چی بۆ موچە ئێستا هەر چاوەڕێ ینی بایکۆت دەبێت تاوەکو موچە دێت بایکۆت ئەرزم کردی بژاردەیەکی ناچاریە بایکۆت وەسفەیەکی سیحری نییە بڵێ کە بایکۆتمان کرد موچە دێ نەخێر ڕەنگە موچە هەر نەیە بەڵام بایکۆت بژاردەیەکی ناچاریە من کە دەرەقەتی هەندێک خەرجینەیەم بەلایەنی کەمە خۆ ناچم بۆ دەوامەکە کۆمەڵێک خەرجی تر بێتە سەر شارە مەسەلەکە ئەمەیە هیچ شتێکی تر نییە ئێستا مامۆستا خەرجیەوەی نییە بچێتە خەرجیات و چۆ سوتەمەنی بەڵێ ئەوەی نییە کری بڵین کرینی جلوبەرگ و من دڵنیا دەکەم زۆربەی مامۆستا بەخۆشمەوە لەوانەیە مانگ زیاتر لەسەر پارەی قەرزەژی جارێک قەرزمان کرد دوام قەرزمان کرد 4 جار بە تۆ بڵێم هەر 3 جارەمەی تێ 4 مەڵی منیش پێم نامێت یعنی ئەم قەرزە لە چێ بگە حکوومەت خۆی حکوومەتێک بەو گەورە و گرانیە کە بەرپرسیارەتێکی هەیە و کە پەرلەمان دەنگی بیاوە بڵێ من موچەم پێ نادرێ فەرمانبەرێک لەکوێی بوو مامۆستایەک لەکوێی بوو هەراوە وێنەکە ڕوونە سوپاسکە مامۆستا سەبارەت بە یەک پۆشیش زەم ئاسانکاری کرا بۆ یەک پۆشی قوتابیان هەرچەندە لێرە دەڵێن بایکۆتە بەزر ڕەنگە هەدەست پێ بکاتەوە پرۆسی خوێن لەگەر موچە بێت ئاسانکاریە و بۆ یەک پۆشی کراوە وڵی هەسانکاری چی یەک پۆشیمان ناوێ با یەک پۆش بین و بەڵام موچەمان باتێت ئەوە هەمووی حەزەکە یەک پۆش بێ بۆ چونکە لەوە تێکە یەک پۆش بە یەک جار یەک دەجلی بۆ کاتە ئەخیری ساڵ و تاوە بەڵام لەوە جۆراوجە بە ڕۆژی داوای دلێکا و پانتۆڵی تریبی و ڕەنگی تریبی و ئاانیان بن بە شتێکی زۆر مهمی نازانم ئەو کە کراوە هەتا ئەوشی کە وتراوە مامۆستاکەوانەکانی تەواو بڕاتەوە ئەوش هەر بە شتێکی مهمی نازانم هەنگاوی گرنگ ئەوەیە کە تۆ مافی ئەو خەڵکە بیت واز لە دزی و تاڵانی بێنی واز لە بندیوار بێنی نزیکی 300,000 بندیوار ئەوەندە هەیە لە نزیکی 300,000 بندیوار هەیە خۆیشان باش ئەوە ئەزانن بەشێکی زۆری پاری ئەم هەرێمە بۆ خەڵکی بەڕاستی حرەس و حیمایەکان ئەڕوات هەر مەسئولێ فەوجێکی هەیە بەڕاستی بەشێکی زۆری بۆ بنەماڵە و بۆ کوڕی بنەماڵە و بۆ ئەمانە ئەڕوات و ئەنی ئالەم بابەتانە بەس من حەزم کرد لەسەر بە بابەتی وانە بێژان قسەیە بکەم چونکە لەو ڕۆژانە ئەمە لە بەرنامەی ئەوەی لەگەڵ ڕەنج بووین کاک بورهان گوشی لێبوو کە ڕاوێژکاری باڵای وەزارەتە بەجددی قسەما لەسەر ئەو بابەتە کرد دوو شتی گرنگ هەیە لەم بابەتی وانە بێژان یەکەم غەدرێکی گەورە هەیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دەرهەق بەوانە بێژان ئەکرێت چکەمانە هەیە 8 ساڵ و 10 ساڵ و 11 ساڵە وانە بێژن بە غەدر و بە ناحەقی یەشویان نەتەوە بە 350,000 کوماسەزەروتی پارێ هاتو چۆی ئەڕوا خوتورەتی ڕێگا هەتا باسی یەکێ نمونەی جێڕایەوە کە وانە بێژ هەبووە مناڵی بووە وتوانە 20 ڕۆژاتر بۆت نییە بە تەقەڵەکەەوە هاتوۆ کە مافی هیچ مافێکی نییە مافی مۆڵەتی نییە مافی گواستنەوەی هیچ مافێکی نیە وەکو کرێکاری وا ئیگریت هەچ کاتە ئیش پێناڵی بڕۆ بە ماڵەوە لەبەرەوە بەڕاستی ئەمە غەدرێکی گەورە لەوانە بێژانەکە ئەبێ دابمەزرێن هیچ حەلی تر نییە باش خانشین ناوی ساڵانە بۆ ئەوەی حتا ماوەسەجەری وتی بە خزمەت حساب نابێ ئەگە بن بەگرێ وەکو خانشین بوونی مامۆستایانیش نیە ساڵانە باسی نزیکە 1000 کەسێک دەکرێت ئەڵەم یەک شتی بۆ حساب نییە کە بوون بەگرێ بێت ئەنجا ئەگە پارەی خانەنشینی بن ئەنجا مۆسمێ ساڵانە مامۆستا خانشین شوێنیان ساڵی تقریبا 500 کەس بەلایانی کەمەوە هەر لە وەزارەتی پەروەردە خانەنشین بوونام بەڵام گشتی ئەفم قوسێکم بیتێ بەگشتی ساڵی 5,000 کەس لە کۆی فەرمانبەران خانەنشینە ئەندا ئەحسایی تر هەیە کاک حەکیمیان لەمە لە 2014ەوە کە دامەزراندن ڕاگیراوە 45,000 کەس دامەزراوە ئەمە قسەی ئەنجومەنی ڕاژەیە قسەیەکی ڕسمیە ئەنجومەنی ڕاژە خەڵکێک زانیاری دەستکەوتوت 45,000 کەس ئەی باشە نیوەی ئەم 45,000 با بدرای بە مامۆستا بە پەروەردە بکرانێتە گرێ بە سودا مەزرانەیە ئەوە حەلی وانە بێژ بە پینۆ پەڕۆ ناکێ من لەدایان بەرنامەیە وتومە پەروەردەمانەی لە سا هەفتای وانە بێژە مدیر وانە بێژە چۆن ئەبێ مدیر
کە بەرپرسارەتیشی گەورەی لەسوا ئەوە بێ یعنی وانەبێر بێ و ڕسمی نەبێ لەبرۆ حەلی وانەبێر بە پینۆپەڕۆ ناکرێت بەنسبەت ئەوەی کە دەرنەکرێن لە بەعزێ لە پەروەردەکان هەندێک وانەبێژەکان ئیزن درابوون بەس خۆشبەختانە دوای زەخت و فشارەی کە دروست بۆ لەسەران و ئەو ڕۆژەش ئەو بورهان بەڵێنی یاوتی ئەمە قسەکەی وەزی کە کوورێتە چەند نەبوو بە کتابی ڕسمی پەروەردەکانن ئاگادار خۆ دوای ئەوە شەرکراوە دوای ئەو قسەیش خەڵک ئیزندراوە هەر ماوانە بێژێک دەرکرا بە ناوی ئەوەی کە بە شەوانەی نییە پەیوەندی کا بە ئێمەوە ئێمە ناوی ئەگەێنین کە واجبە پێویستە لەسەر پەروەردەکەی کە ئەو لە سنوورایەتی لە شوێنەدا بنێت بۆی نێ دەریکات باشە مامۆستا ئەگەر چارنووسی خوێن چی بەسەر دێگەر موچەکە نێت موچە دوا بکەوێت یاخۆ ئەگەر موچێک دابژ بکرێت پرۆسی خوێن دەست پێ دەکاتەوە لە ڕاستیە چارەنووس و ئایندەیەکی لێڵ چاوەڕێی هەم پرۆسی پەروەردە هەم خوێندن هەم هەرێمی کوردستان بەگشتیەکە بەڕاستە چارەنووس و ئایندەیەکی لێڵ ئێستا ئێمە نازانین بەرەو چی ڕۆین لە تونێلێکی نەوسەری تاریکە نازانین ئەم حکوومەتە بەرەو چۆمان ئاراساکە ئەمەش دەرەنجامەکە شوفێرێکی باش نییە شوفێرێکی باش نییە ئەمەی ئێستا ئەم دۆخ و بارودۆخەتی کەوتون ئەمە دەرەنجامە ئەمە نەتیجەیە نەتیجەی بەڕێوەبردنێکی هەڵا نەتیجەی حکومداریەکی سەقات نەتیجەی ئەگەر دروست بێ بڵم سیستەمێکی حکومداری هەڵاک ئەگەر دروست بێ بڵم سیستەم ئەمە سیستەمیشان بڕواناکەم هەبێ بۆیە کە ئەم بەڕێوەبردننی دەوڵەت و دەوڵەتداری و ئەم ئیدارەدانی خەڵک و حکوومەتە بە گەندەڵی بە ناشەفافی بە قۆرەخکاری بە مۆنۆپۆڵکردن ئی هەموو سەرچاوەکانی داهات هەموو جونگەکانی دەسەڵات دەستخستنی عنی وەرە تۆ تەنازولکەی کارگوزارە دامەزرێ بێت بێ حیزب ڕازی بێ مەعاونی مەکتەبێ دابنی ئەبێ کۆمیتە و لە هەر زۆر زۆرە ئەگە بڵێم ساڵانی پێشتر باشتر بوو ئێستا گەڕاونەتەوە بۆ ئێستا زۆر خراپتێکە لە ساڵانی 2010 و 16 گەڕاونەتەوە بۆ مەعاونی یاریدەدەری قوتابخانەیەک ئەگەر کۆمیتە و لە قرازینە بێداینانین مەگەر کەسیان دەست نەکەوێت مەگەر کەسیان دەست نەکەوێت ئیلا ئەبێوان تەداخولکەن ئەومان بەدڵنێ ئەومان بەدڵێ بۆیە کە بەڕاستی ئایندەیەکی نەخوازرا و چاوەڕێی هەم هەرێم چارەسەرەکە وڵی چارەسەر گۆڕانکاری لە مێژوودا سەری مێژووکە گۆڕانکاری بە دوو هۆکارەکرێ بە قەنەعەتی من یان خۆی گەورە سەرکردەیەکت بۆ بنێرێ سەرکردەیەکی دڵسۆز نیشتیمانی لە خۆ بردوو کەواز لە بەرژەوەندە شخصەکانی خۆی و دەوروبەرەکەی بێنێ خۆی کا بە تەسحیە بە معنای کەلیمە سەرکردە بێ بەڕێوەبەر و سەرۆک و مدیر و ئەوانە نەبێ سەرکردەیەک بێ خۆی کا بە تەسحیە دەستکا بە چاکسازی و لە خۆیەوە دەست پێ بکات و متمانە بۆ خۆی دروستکات لەلایەن جەماوەرە و بگاتە دەسەڵات و کۆمەڵگە و دەوڵەت چارەسەرکە ئەمە زۆربەی زۆری دەوڵەتان بەم شێوازە سەرکردی خوا بۆی نردون و خەڵک پشتیوانی کردن و وڵاتانی چارەسەر میلەتێکی خۆی چارەسەر کرد و ئیدارە و دەوڵەت چارەسەر کرد یان خاڵی دووەم کە ئەمان قورسە تاکی ئەم کۆمەڵگەیە ئەبێ هۆشیار بێتەوە ئەبێ هۆشیار بێتەوە هۆشیاری سیاسی زۆر کاک ئێستا زۆر لاوازە بەداخەوە هۆشیاری سیاسی ئەوەندە لاوازە خەڵک حەز بە بەرپرسیارەتی ناکە ناچێ بۆ دەنگدان تەنها ڕێگە بۆ گۆڕانکاری لە کۆمەلگادا دەنگدانت بەڕاستی سنوورەکانی هەڵبژاردنە با تێبینێکی زۆریشمان لەسەریە بێ بەس منفەزی کەمان نییە ڕێگەی ترمان نییە فەرمودە شۆڕژی جەماوریکە فەرمەوەکە ئەبێ تاکی خەڵک هۆشیار بێتەوە بەژەوەندی گشتی بزانێ بتوانێت گۆڕانکاری لە خوارەوە دروستکات و سەرەوە ناچارکە بە گۆڕانکاری یان لای بات بتێ بە شۆڕژی جەماوری لایەبات بار هۆکارێکتر لایەبات لای سپاس دەکەم مامۆستاکاتم خولەکێکیش بۆ جەنابەت چارەسەرێک دیارە وڵا ئەوەی ڕاستی بێ من چارەسەر ڕەنگە بە زەختی وڵاتان هەندێک باشە پینۆپەڕۆ بکەن بەڵام کاتی ئەبێ بەڵام ئەم گرفتە لە ڕێگ و ڕیشۆ چارەسەر نەکرێ هەمیشە دووبارە ئەبێتەوە هەموو ساڵێک پەروەردە ئەکەوێتەوە هەمان جێژاوە حەزەکەم ئیشارەت بە یەک شتێک بم لە خزمەتە وتیان کاتێ خۆمان لەوتمانە فرۆشت هەموو موچەکانمانیا طبعا لە ساڵی 2020 لەگەڵ 2020 کە هەمومان لە یادمانە کە حەوت موشیان هەر پێنای هەر نازەم ناوێن لێنا خۆ گونجاندن شتێکی وایەنەوە بخوا پێم وابێ لە سەدا 20 لێبڕینی موچەکانمان دوای کردیان بە لە سەدا 18 یەک موچیان پێماوەی بە تاوەتیە ئەمە لە ساڵی 2016 دەرچووە ڕاگررتنی پلە بەرزکردنەوە کە لە بەرواری پێماوێ مانگی 4 2016 دەرچووە بە ئیمزای ڕابەرس صدیق محەممەد بریکاری و وەزارەتی دارایی بە وەکالەت ڕاگررتنی پلە بەرزکردنەوەیە
باشە فەرمانەکەیەتی ئەمە دانێشان ئەمە ئیسلمێنێکە نەوت لای خۆیان بووە بە نەوتی کەرکووکیشەوە کە ئەیکردە لە سەدا بیستی نەوتی هەموو عێراق هێشتا موچیان بەتاڵەتی نایەوە ئەمە دانەیەکی تریانە بۆ گشت وەزارەتەکان و فەرمانکانی نەبەستراوە بە وەزارەت ئەمەش فەرمانێکی تریانە کە دیسان کلک و گوێکردنی موچەی فەرمانبەرانە بەداخەوە ئەمەش بڕیاری پاشەکەوتی بەدناوە باشە کە لە وەقایعیش بڵاو نەکرابەوە بڵاویان نەکردوێتەوە بۆ ئەوەی سبێنە هیچ مامۆسایەک یا فەرمانبەرێک توانای نەبێت دەعوایەکی لەسەر قەید ئەمە بەڕاستی بەرهەمەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئاڵێک کاتی نەوت لای خۆمان بووە موچەمانیەوە نەخێوانیە و هیوادارین چارەسەر بێ لە چارەسەرێکی بنچینەیە نەک بە پینە و پەڕۆ بیکەن و ساڵێکی تر سەر هەڵبوون هەرچێ لاتان کاتمان تاوە بە سوپاس دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران و خواتان.